10 ساڵە تەنیایی لە زمانی خستووە و کەم دەدوێ. ساڵە عالی تەمەنی 64 ساڵە، هاوسەرگیری نەکردووە و بەتەنها لەم خانوەشڕەدا دەژیت. ساڵی 1969 بۆتە پێشمەرگەی شۆڕشی ئەیلول. چەمانەوەی پشتی هی برینداربوونەکەیەتی کە ساڵی 1974 لە دیلمان بەر بردومانی فڕۆکەکانی بەعس کەوتووە. پێشمەرگەی ئەیلول برینداریش بووی؟ داهیلۆم باسکە لە شێ بریندار بووی؟ لە دیلمان پێشمەرگە بووی؟ چ تووە بیردەی پێشمەرگایەتی؟ ئێستا برسیتە؟ کەن ژێنانت خوارد؟ مام ساڵح لە ساڵی 1974 تا ساڵی 1991 ئاوارەی ئێران بووە. سفرەکەی ڕاخراوە، بەڵام خۆی توانای ئامادەکردنی هیچ خواردنێکی نییە و هیچی شک نابات. ئێرە گوندی خەرانی دەڤەری بارزانە، بەهۆی نەبوونی قوتابخانە گوند چۆڵ کراوە. مام ساڵح خاوەندوو خوشک و دایکێکی پەکەوتەیە. 11 ساڵ پێش برایەکی دەمرێت کە 3 منداڵی هەبوونە. خوشکەکانی بۆ خوێندنی منداڵەکان ئەم گوندەیان بەرەو گوندی ئەشکەوتوان جێهێشتووە. کەس حیلات زامانە کردی هەندە ساڵە، کەس لە حاڕێمە نەپرسیە. دوو خوشکەکەی مام ساڵحن هاتوون خواردن بۆ براکەیان دێنن. سەلام عەلەیک ساڵح، ئیکوی؟ ڕۆژانە سێژەمە لە گوندی ئەشکەوتوانەوە دێنە ئێرە. بەیبوون و سووسن وەک براکەیان ژیانی هاوسەریان پێک نەهێنا و ناشزانن تەمەنیان چەندە. خاوەنی موچەی مانگانەی چاودێری کۆمەڵایەتین و بە هەردووشیان بڕی 300,000 دینار وەردەگرن. هیچ بەشەرە نەگوتیە ئەنگۆ وەعزوی کووە ئەکونا هیچ باسییان لەمە نەکردیە. کەس نەهاتیت لەمە بپرسی، لە حاڵێمە بپرسی، بە گەرمایە بە سەرمایە زاڵە وەڕگێ بوویەوە 10 ساڵە کۆخانێکی لۆ بکەن لە گوندی شکەوتووە. لەنگۆ نزیک بیتەوە؟ لەمە نێزی کۆ بیتەوە، پێی ناکری چی دیکە هاتو چۆی لێ بکەین. لەگەڵ بەیبوون و سووسن دەچینەوە ماڵەکەیان لە گوندی ئەشکەوتوان. دایکە پەککەوتووەکەیانە لە نێو جێگا کەوتووە. باوشیان پێشمەرگەی کۆماری کوردستان بووە و ساڵی 2005 کۆچی دوایی کردووە. بەختیار قادر ڕوودا و دەڤەری بارزان.